بله چطور در خدمت برای خوبی؟ والله من ناوم قادر نادرة لولاتي شوي تلفون دا كم كاك عقيد بله أتو رائدي لا أسايش ونيا بله هنده بسيار لبو من هاتي بما خوش بو والله ليد بكين چه بسیارک يك انفر اوقتان بلانكيتكتان بركتوا لو خلق ناديا زانياري شتی زۆر وردی تێدایە شتی ژیانی تایبەتی خەڵکی تێدایە باشە چۆن دەکرێت داوای وا لە خەڵک بکەن هەموو شتش تێدایە هۆکاری چییە؟ تو زانە کاک نادر بووی نه؟ قادر کاک قادر هەندێک بسیار هەندێک بابەت وەنگێت توانەمەرە نەبن بەڵێ توش ئەگەر بێجێمە هەندێک حاڵەت بۆ دەهێنە پێش بابەتێ دەرموو نەشێنگێتە باش هاتبوویانێک من دا خزمەتە برایە بۆکێ بەڵێ داشێنگێتەش باخوین چون تشتێکی زێدەش مە نەکردی هەوڵاتێت منە خەلکێ مەشە ئەنسان هەر جایەکی بچیت زۆر احتیاجیە مەجبورین بەس ئامریکاتا تا تەلەفۆنە برای خۆ وەرگرتە تا تەلەفۆن بۆ مایکرد بەڵێ ئەگەر تو من ناناسە یا من نەپرسە یا تەلێکی وەرنەگرت بێتێ من ناسە نا بەس کاک ئەگی چۆن دەکرێت داوای لە خەڵک بکەن لایەن گیری چی یعنی ئەوە شتەکەش ڕەبتە بە ژیانی تایبەتی ئینسانێک بەس ئەو تشتە نییە ئێ باشەم بلانکێتەکەم لەکنە لە پێشە لایەن گیری چ حزبەکی ئەنی ئێوە چ حەقتە نەکەر ئەوە لە سۆران نییە ها لە هەموو کوردستان هەیە ئەوە 15 ساڵە یعنی مە لەگەڵتان داین هەندێ تەدقیق هەیە حەقەشی ڕەوای ئەمنیە خاستن کوردستان لە وەزعەکی ئەمنی تایبەتدایە بەڵام حەقتان نییە نەک ئەرەنگۆ یەکێتیش بپرسن ئەنگۆ لایەنگیری چه حزبەکن ئەوە ژیانی ئینسانە بیرۆڕا ئازادە ئەی بۆ نووسیوتانە بابەتێت بیرۆڕا کەس نەشێت بابەتی بیرۆڕای بسەر بینیت ئەگەر تۆ چاوە بیرکەرەوەکی خۆ بەسڵێکمە بابەتۆنە دوورە ڕاستی ئێ بەس بلانکێتەکە لە پێشمان نووسێتە لایەنگیری چ حزبەکی یعنی ئەزانی چیە ئەمن لە انتخاباتی ئەو جارەی دەنگم بە سێ حزبیدایە لێرە یعنی یەک حزبم نەدایە سێ حزبمدایە هەتا ئاخر سەعاتی شەمە دەنگ نادەین ها لەبەر ئەوی سیر نازانم چییە نازانم وڵاوی ئەوەی جەنابەت باز دەکەی من نازانم چ بابەتێکی بلانکێتەکە هەموو شتێک تێدایە هەر هەموو شتێک یەکێک لەوانە لایەنگیری حزبی یعنی ئەمە لەگەڵتان داین بپرسن خەڵک لە چێ دەژی و دوکۆمێن دەکرێ هەرچەندەوە ئیشی نفوسە ئیشی ئاسایش نییە زۆر بەڵام ئەو مافە نییە ئەو خاڵەم تێدادی ورد بە دوو زانیاری خەڵک بگەڕێن وەکو گوتیشم ئەوە هەر لە سۆران نییە بەڵام ئەمن کۆمەڵێک زانیاریم لە هاجێشێک لەوانە ئەو نوقتەیە لام زۆر سەرنجڕاکێشە چکو کاک ئەگەیت یعنی خەڵک ئازادە ڕەنگی ئەو انتخاباتەی دەنگ بە حزبێک دەدا جارشکە بە یەکەشکە دەدا و نابی لێ بپرسرێ ئەمە وەکو براد لێرە یعنی ناتوانین بە خەڵک برێن ئەرە دەنگت بە چ حزبەکدا وەکو هاوڕێ خەڵک ئازادە نەک ئاسایش تەعقیب بکە بیرۆڕا ئازادە دەستخورتی لە هیچ کەسێک ناکات تعدادەکەم یەک ڕۆژ بە شەخسێک مەنگوت بیت وەرە دەنگ بەو حیزبە بدە یا دەنگ بە من بدە ئەو شتۆنە ئەوەی دەکرێت و یا باز دەکرێت خەشتێکی نەحەزە نەفەز نزم ئێ بەس بلانکێتەکەەوە لەبەر چاوی من هەیە یعنی بە ناوی ئاسایش داوا کرایە دەڵێ دەرێ لایەنگیری چه حیزبەکی لەوانەیە ئەو کەسە خۆی داوای کردبێت خۆی ئەو شتێک چاکردبێت بەس بەوەی تۆمەت بۆ خەڵک بەڵبەستی کاکە بەزەوە ناتوانم قسە لەگەڵ بکەم پرسیارشکەمان هەیە یەک دقە کاک عەگیت باشە پرسیارشکە بە قوربانە تو مەسئولی خۆ مەسئول ئەوە نییە بەس دابنیشن وچەکەوە گرن ئێمە مەسئول نینە ئێمە خزمەتکاری ئەو خەڵک ئێ باشە ئەو ئەمەش لەو ئەوروپایە دوورێ هاتینا قسەی خۆمان دەکەین برا بچووکی ئەو خەڵکەین جەنابەت دەتوانێت مەیدانی بێ سەردانی هێنە بکەی لە نزیکەوە دەربام و کراوەنەکێن دەریشت بێ بڕۆ سەردانی بکە جەنابەت لە ئەوروپا دانیشتی لە خۆشگوزەرانی منیش لە ناو سەر و سەرمایە و سەقەمە و شەو ڕۆژ
يعني هناك شت هي بس كاكەوە دەزانیت حکومدارێتی هەر ئەوە نییە لەسەر کورسیدانیشی دوو ئەمە خوێنمان ڕشتە من نازانمە تو چێت شەید بووە چەند قوربانی دایە زادەی وا لەسەر ئێمە مەکان دەزانی خۆش نییە ئەتوو لە حزبی دەسەڵاتی ئەمە لەو قۆناغەدا بوون کاک ئەگەیت تێم دەگەی پێویست ناکە مزایدانە لە خەڵک بکەن لە ئەوروپاش کە وەختەی خۆمان دەکوژین دەتوانین بچین لە شتێکی خۆش سەرف بکەین نەکبێن لێرە تەلەفۆن لە بۆ تو بکەین ئەگەر خەمی نیشتیمان نەبیتن و بەقەدەر هەموو حزبەکەی تو ئەمن لە ئەوروپای ئیشم لۆ کورت کردیە پێویست ناکە هەر یەک قسە دەکە بەڵێ ئەمنە نەم لە خۆم کردیتم کاک عەگید بەڵام پێویست ناکە بە چاومان دادەنەوە لە ئەوروپای لە ژیانش خۆش بی یعنی ئەوروپا چێ ئامادەیە نی سعات لە وەختی خۆی لە شتێک سەرف بکاتن لەبەرەوەی لێرە کاتە ئەگەر مەسەلە مەبدەئی نەبی بەرنامەی مەبدەئی کاکی خۆم بابەتی مەبدەئی هەموو کوردێک لەو کوردستانە بۆی ئەوەندە ئەزیەت و مالیبوونی کێشەوە کە وەتەنیەت لەسەر یەکتر نەفرۆشی وایە ئەخر بۆیە ئەمەش ئەگەر جەنابیشت خزمەتت نەکردیت بابت کردیتی بابیشت نەکردیت باپیرت کردیت کەس نیایە بابەتی وەتەنیەت فرۆشتن لەو ڕادانێ باشە پرسیارش کاکەوە ئەو پێشمەرگەی چێتی کاک عەگید قەپات مەکە خۆش نییە یەک پرسیار ئەو پێشمەرگەی چێتی کە لەژێر تەعزیب ئەشکەنجە مرد چی لێ هات کەیسەکەی چۆن ئاگادارنی لەو کەیسە گەورەی 2 ساڵ لەمەوبەر ئێوە ئاسایش لە ناو ئاسایش ڕوویدا باشە چەند جاری مخەدەرات و چەند جاری مخەدەراتان لەو منتیقی خۆتان گرتیە مخدرات بابەتی مخدرات هەیە لە هەموو دنیاشەیە کاکە بەخێر چی سەر چاو بەس خۆش نییە وا قەپات دەکەن کاکە ئەوە خۆش نییە ئەوە هەڵاتنە یعنی چێ لە پرسیار ئەی چێ خۆ ئەمە گفتوگۆ دەکەین 5 دقەت لەگەڵ ئێمەش بێتن ئەی باشە چی ئەوڵاوی سلوبووە تەکێت نییە قەپات دەکەی ئەتوو کابرایەکی ڕائیدی ئاسایشی براکە ما بە ڕێزۆ گفتوگۆ دەکەین وایە نە ئەلەو قەپاتی هیچ بکەین ینی تازە ویسمان بینە ناو بابەتەکان گفتوگۆ بکەین ئەوەی کرد طبعا ئەو منتیقەیەکی پڕ لە تجارەتی مخدراتە لەبەر ئەوی سنتراڵە لەبەر سنوورە و چەک ئەوە تا ئێستا زەوی زارێکی زۆری خەڵک داژی دەکرێت ڕاست نییە هەموو ئانەی لە سۆران ئەزانن چ جیاوازیەکی گەورە لە نێوان پارتێک و ناپارتێک دەکرێتن ڕهاب هەیە ئازادی هیچ وجودەکی وای نێمایە لەو منتیقەیە ئەوانەی لێرە لەوێن دەرن گرتن و ئەوە زۆرە و تەزویر و ئەوانەش هەموو دیتمان لە هەموو انتخاباتەکە بەس ئەوە بوو هەر ئەوەندە قسەی کرد چی لێ بکەین یعنی خۆی بە زۆرم لێ ناتوانین بڵێ ئەڵە دەبی قسە بکەین کابراش بەسەرێک حەق خۆیەتی بەس گرنگ ئەوەتە ئەوەی قسەی مان لەسەر ئەوە بووم بەڕاستی ئەو بلاکێتیان ناردم هەر لەسەر ئەو شتم بوو کە بڵێم بە چه حەقێک بە دواچوون لەسەر خەڵک دەکەن لە ئەنگری چه حزبێکی کاچی من ئاسایش پارتیەکێکی ئەگەڵ مافەتان نییە خەڵکە لەو انتخاباتی دەنگ بە حزبێک دەدا بە یەکشکەدا یان یەکێتیە پارتیە هەر حزبەکە ئەوە مافی خۆیەتی نابی لێ بپرسرێ بڕوا بکەن ئەمن وەکو شەخسی لە بۆمان نییە وەکو مەسەلەیەک یعنی چۆن لە بۆ دنیا داوای تەلەفۆنی هەموو کەس بکەی ئەوە لە بۆ دنیا داوای لە ئەنگری چه حزبەچی ئەگە بەخۆی کەسەکە ڕای نەگەین بەهەرحاڵ کاتە چی خۆش